بڕیارەکەی دادگای هەولێر لەبارەی سزادانی چالاکوان و ڕۆژنامەنووسە دەستگیرکراوەکانی بادینان، کاردانەوەی بەرفراوانی لە ئاستی جەماوەر و هاوکات بەدگومانی لای بەرپرسانی هەرێم لە ئاستی باڵادا دروست کردووە و داوای پێداچوونەوە بە سزاکە دەکرێت. بەعزێک لەمانە سیخوڕ بوون لەسەر ئەو پرسە دەسەڵات بووە بە دوو بەرەی جیاواز و سەرۆکی حکومت لە لایەکەوە لە پشت بڕیارەکەوەیە. لە بەرەی بەرامبەردا سەرۆکی هەرێم و جێگری سەرۆکی حکومت داوای پێداچوونەوە بە سزاکە دەکەن، وەک ترسێک بەرامبەر لە دەستدانی شکۆی خۆیان و هەرێم و دام و دەستگاکانی لە سەر ئاسی ناوخۆیی و نێودەوڵەتی. لەسەر ئەو بڕیاری دادگای هەولێر نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم هاتوۆتە دەنگ و لە پەیامێکدا دەڵێت گەلی کوردستان هەرگیز پاشەکشە لە ئازادی ناکات و ڕێگەش نادرێت ئازادی بۆ لە باربردنی خودی ئازادی خراپ بەکاربێنرێت. جەختیش دەکاتەوە کە دادگا و دادوەران دەبێت شکۆی سربەخۆی خۆیان لە پێناو سەروەری یاسادا بپارێزن تا شکۆی مرۆڤ و شکۆی وڵات لە ئاسایی شکۆی یاسادا پارێزراو بێت. ئەم کاردانەوەی سەرۆکی هەرێم پاش بەرفراوانبوونی ناڕەزایەتیەکان هات. هەر لەژێر کاریگەری ڕای گشتیشدا قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتیش هاتە سەرهێڵ و پێی وایە ئەو بابەتە پرسێکی یاساییە، بەڵام با شێوەیەکی گشتی گومانی لای هاوڵاتیان دروست کردو و ئەمەش دەبێتە مای لە کەدارکردنی ناو ناوبانگی هەرێمی کوردستان. داوا لە داواکاری گشتیش دەکات ڕۆڵی خۆی بگێڕێت. هەروەها لە دادگای پێداچوونەوەش بڕیاری دروست بدرێت تاوەکو سەروەری یاسا و ئازادی و دیموکراسی پارێزراو بێت. لە بەرامبەردا دەستگای دژە تیرۆری کوردستانی سەر بە سەرۆکی حکومت لە نوێترین کاردانەوەدا ناڕەزایەتی دەربڕین لە سزادانی ئەو چالاکوان و ڕۆژنامەنووسانە بە بەرگریکردن لە تیرۆریست و سیخوڕان ناو دەبات. ئەو دەستگایە لە پەیجی فەرمی خۆی دەڵێت لە کوردستان سەرەڕای ئەو هەموو بەڵگەیە لەسەر ئاژاوە گێڕان، بەڵام نابێت دادگای بکرێن چونکە چالاکوانی مەدەنی و ڕۆژنامەنووس و خۆپیشاندەران لە لایەکی ترەوە سەرقاڵی سیخوڕیکردنن بە سەر دەستگا ئەمنی و حکومەکانەوە، کاتێکیش دەستگیر دەکرێن دەبنە ڕۆژنامەنووس. دژە تیرۆر تۆمەتی تەقاندنەوەی بارەگا و بەکارهێنانی RPG داوەتە پاڵ ئەو جیراوانە و دەڵێت بە ناوی خۆپیشاندانەوە ئاژاوە گێڕان و تێکدەران بە بەرچاوی هەموو دنیا و چالاکوانان و ڕۆژنامەنووسانەوە بارەگای حزبی و حکومیان سووتاند، چەکیان بەکارهێنا، نارنجۆک و ئارپیچیان تەقاند، ئاسایش و پۆلیس و پێشمەرگە بریندار کران و شەهید کران. ئەمانە دەسەڵاتی سەبارەت بە دۆخی دادوەری لە هەرێم حاکم ڕزگار ئەندامی دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان لە سەر ئەو دۆسیەیە دەڵێت لە مێژووی کارکردنی خۆیدا باری دادوەری لە ئێستا خراپتری نەبینیوە. جەختیش دەکاتەوە کە قۆناغی دادوەری و بارودۆخی عەدالەت و یاسا ئێستا لە خراپترین ئاستیدایە لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی. لە کاتی سەبارەت بە سزاکەش دەڵێت دادگای پێداچوونەوە دەتوانێت دوای پێداچوونەوە یەکسەر سەیری ئەو بڕیارە بکەن و ئەگەر یاسایی نەبوو دەتوانن ئەو تۆمەتبارانە ئازاد بکەن.